باس لە قەدەغەکردنی ڕاوەماسی دەکەین لەم وەرزەدا بە شێوەیەکی گشتیەمە گرنگێکی لەسەر سامانی ماسی و بەرهێنانی سامانی ماسی چی دەبێت و بە دیاریکراوی هەوڵەکان بۆ پاراستنی سامانی ماسی وە کێشەوگیر و گرفتەکانیان لێستادا لە هەرێمی کوردستان چییە؟ تایبەت بم بابەتە جەمال حسێنواری بەڕێوەبەری سامانی ئاشەڵ لە سلێمانی لە بەیانی کورسات نیوز لە ستودی بەیانی کورسات نیوزمیانە زۆر سپاس بۆ ئامادەبوون کاک جەمال بە دیاریکراوی با بڵێین قەدەغەکردنی ڕاوەماسی کە ساڵانی ڕابردوو لە 15 مانگە بەڵام نزیکەی با بڵێن ساڵی پار و ئەم ساڵ کاتەکەی پێشخراوە بۆ 4 واروها لە پاریش لە 5 مانکرا پێشخستنی ئەم کاتە واروها قەدەغەکردنی ڕاوەماسی کاریگەری لەسەر سامانی ماسی چی دەبێت؟ بڵێ دەست خۆش زۆر سپاس بۆ کورساتی ئازیز. دیارە خۆتەزانی ماسی یەکێکە لە سامانە گرنگەکانی ئەمەوە پەیوەندی هەیە هەم بە بەدابینکردنی پرۆتین بۆ هەموو تاکێکی بەشێک لە پرۆتینی ئاژەڵی بۆ تاکان و هەم کارێکی بژێوی کۆمەڵی خەڵکی شەکە لەم کارایشەکەن لە پرسیاری ئەخیرەوە وەڵامە دەینەوە بۆچی 2 ساڵە پێشەخرێت ساڵانی پێش و درەنگتر پێشەکە بە حکمیەوەی ئەو گۆڕانی کەش و هەوا و بێبارانی کە ئێستا دروست بووە لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەو 2 ساڵە هەم ڕێژەی بارانباری هەم پلەی گەرمی بەرز بووەتەوە ئەم پلەی گەرمیوانە تەسیرە کاتە سەر وەرزی زاوزێکردنی ماسیەکان کە زووتر پێشەکەن بە تایبەتی لە ڕۆخەکانی کەناری ڕووبارەکان و دەریاچەکانی خۆمان بۆم هۆکارەوە کە پلەی گەرمی زووتر بەرزە بێتەوە و زووتر ماسیەکان گەراکان دادەنێن لەو شوێنانی کە ئەگەونە کەنارەوە بەم هۆکارە زیاتر پێشی ئەخینوە ئێمە بە دوواداچوونیشمان کردووە جاری وایە پێش ئەم کاتەش ماسی گەرای داناوە هەتا پێش 5 سێ ئێمە بە دوواداچوونمان کردووە گەرای داناوە چونکە پلەی گەرمی و ئەمانە تەسیرەکاتە سەر ماسێکە سەبارەت بە ڕاوی ماسێکەش تەمەن لە خۆشببختانە پاڵپشت بەوەی یاسای ژمارە 48 ساڵی 76 هەموو ساڵێک لە بەڕێوەبەرایەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەنەری بڕیاری قەدەغەکردنەکە دەرەچێت بۆ 100 تا سەری هەرێمی کوردستان ینی پەیوەندی بە هەموو هەرێمی کوردستانەوە هەیە و لە یەک تەوقیت و لە یەک کاتە ڕاوەماسی ڕائەگینە ئێمە بۆ ئەمە بەستە پێشوەخت هەفتەی پێشوو لە ڕۆژی چوارشەمە وەکو سامانی ئاژەڵ لە بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی سلێمانی سەردانی دەریاچەی دووکان و سنووری بنگرد و پۆلیسی دارستان و ژینگەمان کردووە بۆ ئامادەکاری بۆ ئەم وەرزی نوێی قەدەغەکردنە و خۆشببختانە ئەوانیش هاوکارن لەگەڵمان وەکو ئەرکێکی زۆر لەم چەند مانگاکەوێتە سەرشانی ئەو بەڕێزانە بۆ خۆشمان بۆ ئیجراعات هەر لە ناوشارە لە ڕێگەی دوو لیژنەوە لیژنەیەکیان لە قایم قامێت نوێنەری خۆمان پسپۆڕێکی بواری ماسی دادەنین لە لیژنەکانەوە لیژنەیەکیشمان لە سنتەری بەڕێوەبەرایەتی گشتی بۆ هەر حاڵەتێکی لەو بابەتانە سەردانی هەموو ئەو شوێنانی ماسی فرۆشتن و سەجاد ئەو شوێنانەکەین بەوەی کە بزانین خەڵک ئایا ماسی ڕاو کردووە بە نایاسایی و ئیجراعاتی لەگەڵاکەین بەپێی ئەوەی کە یاسا دیاری کردووە. بەڵێ کاک جەمال دیارە ساڵانی با بڵێن زۆر پێشووتێرگر باس بکەین سەر ڕای قەدەغەکردنی وەرزی ڕاوەماسی بەڵام کۆمەڵێک کەسە بوو کە بە نایاسایی ینی ڕاوی ماسییان دەکرد و گویان بە قەدەغەکردنەکە نەدەدا لە ئێستادا ئەم هۆشیارە هەیە کە لەگەڵ وەرزی قەدەغەکردنی ڕاوی ماسی نەکرێت؟ بەڵێ دیارە خۆی ئەمەش دوو بەشە بەشێکیان ئەو کەسانن کە کاری ڕاوەماسی دەکەن و بژێوی ژیانیان لەسەر ئەم بابەتێ ئەم هۆشیاریان زۆر باشە و تێگەشتون کە دەبێت لەم وەرزی زاوزیا ئەم سامانە بپارێزن بۆ ئەوەی دوای ئەو دەستپێکردنەوەی سوودی خۆی ئەشکێتەوە بەشێکی تری هەیە کە پێی گرنگ نییە بەداخەوە بەشێکی خەڵکانی فەرمانبەر و خەڵکانێکن کە خاوەن موچە و هینن لە دەوڵەتەوە ئەم کارەکەن وەکو کارێکی بۆ خۆشی خۆیانێکەن زەرەر و زیانێکی زۆر ئەوەشمان گرتووەمە لە خۆمە نایڵێمانی بەڵگەمان لەلایە زۆربەی ئەو کەسانن کە خەڵک نین کە بژێوی ژیانیان لەسەر ئەوە بێ بۆیە پابەند نین بەو بڕیاری قەدەغەکردنەوە ئیجراعاتیش کراوە وەڵا هەش کەس بگرن
لەوە چێ بیشی بینن لەم کەسانە خەڵکی سەرپێچکار دائیمە لە هەموو بوارێکە هەیە بەداخا لەم وەرزی ڕاوماسیایتە خەڵک وای لێ هاتووە هەنێک کاسیش لەوانە دروستە بێ بەڵام ئێمە لێرەوە ئەڵێ هەر کەس لەگەڵ پۆلیسی دارستان و ژینگەی ناوچەکانیش و لێرەش لەگەڵ خۆمان هەر کەس لەو بابەتانە بین بەڕاستی گەورەترین سزایە دێنەوە بە دوواداشتنی تەواو ئەەکەینەوە ئەم ساڵ زۆر جددیتر ئێمە لەسەر بابەتەکەین بۆچی چکە سامانی ماسیش لەم ساڵانی پێشوا کە سەرچاوی کە وشکە ساڵی بووە و سەرچاوی ئاوەکانمان زۆربەی وشکی کردووە پرۆژە کەمتر دروست کراوە و تەسیرێکی گەورەی کردووەتە سەرەوەی کە خەڵک نتوانێت پرۆژە دروستکە بە حکومەوەی کە سەرچاو ئاوەکانمان ئاو کەم بووە هەمانەوە نیمانە بەشێکی زۆری ئەو ماسەیە کە لە دەریاچە و ڕووبارەکانیان هەیە لەبەرەوە ئێمە جددیتر لەسەرین ئەمساڵ و ئیجرعاتی زۆر تونگ ئەەکەین لەگەڵ ئەو کەسانەی کە ئەم کارە دەکەن. باشە کاک جەمال هەندێک جار لەگەڵ قەدەغیکردنی وەرزی ڕاوماسی پەنجەماسی دەخرا با بڵێن ڕووبار و دەریاچەکانەوە لەلایەن وەزارەتی کوشت و کاڵەوە ئەمە دابین دەکرا ئەم ساڵ تایبەت بەم بابەتە هیچ هەنگاوێک هەیە؟ وەڵا چاوەڕێی هەنگاوین کە ئەوەش یەکێکە لە کارە گرنگەکان کە بۆ زیادبوونی ڕێژەی ماسی لە دەریاچەکانە ئەو کارە شەکرا بەڵام ئەویش هەر خۆی گرفتی خۆی هەیە گرفتێکی گەورەی هەیە بەداخەوە ئێمە بە حکومی ئەم چەند ساڵی پێشوو کە قەیرانی دارایی و ئەو وەزع پاشەکەوتی موچە و ئەم بابەتانە هات بەسەر کوردستانە ئێمە پرۆژێکمان هەبوو پرۆژی پەنجەماسی بەهۆی ئەم هۆکاری داراییەوە کە حکومت ئەولەویاتی ئێستەی سەرەکی دابینکردنی موچەیە جاران زۆر زیاتر ئەمەمان دابینە کرد لە خۆمان بەڵام ئێستا چاوەڕێی ئەوەی کە یام نۆژەن کرێتەوە یام حاڵەتێکی بۆ بکەین زۆر سوودمانەگەیان بەو دەریاچە و بەو شوێنانی کە پێویستیان بە ماسیەیان ئەو بۆندانی ماسی ئێستاش هەر ساڵانە کرێ بەڵام ئەویش دوای دیراسەیەکی باش ئەو جۆرە ماسی کە ئەکرێتەوە ماسی ئەبێ لەگەڵ بیئەی ئەوێ بگونجێەوە دەبێ سوود بگەیەنێ نەک زەرەر بگەیەنێ بەڵێ ساڵانە کرێ ئەوە سوودێکی باشی هەیە بەڵامە بێ بە زانستی تر سەیری بکەینەوە. بەڵێ کاک جەمال دیارە با بڵێن بە شێوەیەکی گشتی لەم ساڵانی دواییدا ئەوەندەی پشت بە یاخود بەرهێنانی ماسی و هێنانی پەنجەماسی لە وڵاتانی دەوروبەرەوە دەبەستێت ڕەنگە ئەوەندە پشت بە ناوخۆ نەبەسترێت هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە؟ وڵات دەستخۆشی لە یەکەمەوە یەکێکە لە هەرە پرسیارە گرنگەکان بەداخەوە ئێمە نەمان یەکێک لەوانەی کە پەنجەماسیمان دابینە کرد ئەو پرۆژێ ئێمە ئێستا و پرۆژێ لە کار کەوتووە بە هیوای شەڵا بکەوێتەوە سەر ڕێژکەی خۆی کە ئەمە سوودێکی زۆر گەورەی ئەگەیان بە خاوەن پرۆژەکانی ماسی و پرۆژێکی پەنجەماسی تریشمان هەیە ئەهلی هەر بەداخەوە ئەویش بە حکمی ئەوەی کە خەڵکێک لە دەرەوە ئەم پەنجەماسیە دێنێ ئەویش ناتوانێت ئینتاج بکات ناتوانێت چەند باسی سنووری ئێرە دەکەم ئەینا پرۆژە هەیە لە هەولێر پەنجەماسی بەرهەمدرێن پرۆژەی حکومیە دایمە ئێمە ئێستا لە سلێمانیە تەنها پرۆژەیەکی ئەهلی ماوە پەنجەماسی بەرهەم بێنێ وەک پێم وتی کە پرۆژەکان بەو بوشکە ساڵویانە کەمتر پرۆژە دروست کراوە خەڵکیش بۆ پڕکردنەوەی ئەمە چارە نییە ینی تۆ بۆ پڕکردنەوەی ئەمەیامدا لە ئێرانەوە هاو ئەو کاتانەی کە نەخۆشیتیانە یام لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە هات بەوە پڕمانە کردەوە کە خۆی مەفروزە ئێمە هی ناوخۆ پڕ بکەینەوە خۆ ئێمە ئێستا لە ماسییان نەگەشتوینەتە خۆ بژێوی ینی ڕاستیەکەی پێ بڵێم نەگەشتنێتە و ئاستەی کە بتوانین کۆی داواکاری و پێداویستی ناوخۆ پڕ بکەینەوە بەشێکی تا لە 16 بەوانەی کە فەرمین و پرۆژەن و مۆڵەتیان هەیەوە بەوانەشی کە نافەرمین و لە شوێنانی تر دروستکراون بەوانە پڕمان کردوێتەوە بڵێن گەشتونێتە نسبەیەک و بۆ پڕکردنەوەی خواستی خەڵک بۆ ئەوەی لە بازاڕە نرخ گران نەبێت لەسەر هاوڵاتی چونکە خۆزانی ئەم چەند ساڵە سنووری ئێمە تۆزێ ماسی خواز لەسەر ماسی زیادی کردووە بەمە ناچارین ینی پڕی بکەینەوە بە هاوردەی ماسی بلەو شوێنانەی کە نەخۆشی نییە وەزارەت کشت و کاڵ بڕیاری لێ ئەدا کە لەو شوێنانەی نەخۆشیە ناچارین بەوە پڕی بکەینەوە و بە درێژایی ساڵیش
لە ڕێگەی ڕسوماتی گومرکیەوە ڕێگریمان نەکردووە کە لەوەی خەڵکێک ماسی بێنە کە بتوانین لەسەر خەڵک گران نەبێ بەم هۆکارە توانیمانە باڵانسەکە ڕابگرین. باشە کاژەمە کەواتە گەر ئامارێک لەبەر دەستا هەبێت خواستە سەر ماسی لە هەرێمیان ئەگەر لە سلێمانی باسی بکەین چەنە واروەها بەرهەمێنانی ناوخۆ و هاوردەش چەندە؟ بڵێ وڵا بەرهەمهێنانی ناوخۆ وەک پێم وتی بەو پرۆژانەی کە مۆڵەتیان هەیە لە بەڕێوەبەرەتیمان و لەو ئەوانەشی کە مۆڵەتیان نییە چونکە بیرن نەچێ ئێمە ئەڵێن بەشێکی زۆری خەڵک کە کاری ماسی دەکات ناگەڕێتەوە بۆ موەسسەساتی حکومی یام لە شوێنێکەوە لە گوندێکەوە یام لە ڕۆخی ڕووبارێکە لە نزیکینەکە خۆی دروستی کردومانە مۆڵەتیان بە کۆی هەردووکیان توانیمانە تاکو لە 16 بۆ 65 خواستی ناوخۆ دابینکەویش لە کاتێکە ئەگەر وشکە ساڵی نەبێت سەرچاوی ئاوەکە زەمانەتی هەیە چونکە ئێمە پرۆژەمان هەیە ناوێرە ئیدخالی ماسی بکات ناتوانێت ئیدخالی ماسکە لە زەمانە نییە تا 6 مانگی تر من تێی بکەم چونکە ماسیەک تا 6 مانگیەوێت تاکو ئەگەوێتە ئەو ماسی کە ئێمە بتوانین بخۆین لەبەر ئەوە بەم هەردووکیە نزیکەی 6 تا 65 دەتوانین دابینکەی و ئەوی تری لە ڕێگای هاوردە و لە وڵاتانەوە دابین دەکەین. بەڵێ کاک جەمال دیارە هەوڵەکان بۆ با بڵێن بەرەو پێشبردننی بەرهەمی ماسی لە بەردەوامی هەیە بەڵام خاوەن پرۆژەکانی بەرهەمێنانی ماسی بە شێوەیەکی گشتی بازەوە دەکەن کە کێشەوگیر و گرفتەکانیان بۆ چارەسەر نەکراوە. چۆن هەماهەنگی دەکەن لەگەڵ خاوەن پرۆژەکان وەلایانی پەیوەندیدار بۆ ئەوەی هێندە زەرمەند نەبن لە بەرهەمهێنانی ماسی؟ وەڵا ڕاستیەکەت پێ بڵێم ئێمە وەکو سامانی ئاژاڵ لە سلێمانیا پەیوەندیکی زۆر باشمان لەگەڵ هەموو سێکتەرەکانی سامانی ئاژەڵە هەیە کە خاوەن پرۆژەن فعلەن ئەوانیش گیر و گرفتی زۆریان هەیەەوە بەشایەتی خۆیان ئێمە یەکێکین لەوانەی کە زۆر هاوکاریان وە چ تەڵەبێک چ خواستێکیانەوە بێیان هەتا ویستی بێتیان ماسی بن بۆ شوێنێ هەتا ویستی بێتیان شتێکیان بۆ ڕابگیرێ ئێمە هەوڵی خۆمان داوە نردویشمانە بەڵام جاری وا هەیە لەوە چێ خواستی تاکە کەسێک بوو بێ کە دوای دیراسەکردن و بیرکردنەوەیکی زە شەرت نییە ئەوەی کە ئەو باسی دەکات وابێت بەڵام ئەوەی بۆمان کراوە درێخیمان نەکردووە هەر لە دروستکردن و مۆڵەت پێدانیەوە هەر لە پشکنینیانەوە لە سەردانکردنی فەرمانبەرانی هۆبەی ماسیمان لە سەردانکردنیان و دەستگرتنیان بە هەموو هەم لە باری هوەری هەم لە بواری زانستی بەردەوام ئێمە پەیوەندێکی زۆر باشمان هەیە بەڵام جاری وا هەیە خواستی کەسێک لەوە ئەچێت گەورەتر بێلەوەی کە بیری لێکرد بەڵێ تۆ خواستە گەورەکە گەورەتر وەک لەوەی کەسێک بە دیاریکراوی کێشە و گیر و گرفتیان هەیە ونێ من ئاگادارم لە دابین نەکردنی پەنجەماسی باس لەوە دەکەن کە لە دەرەوە ئەیهێنن ڕەنگە بۆ نمونە ئەمە کاریگەری هەبێت بۆ گواستنەوەی نەخۆش و ڤایرۆس دیستان بۆ پەنجەماسیانی کە خۆشیان هەیەە ئەوە هەر یەکێکە لە گرفتە هەرە سەرەکیەکان کە هەمیشە هینی دەرەوەی خۆت بابەتی دەرەوە لە هەموو بابەتەکانی تر خاستەنەگە تۆ کائینێکی زیندوو بهێنیتە ناوچەکە لەوە ئەچێت پێ ئەچێن جۆرە نەخۆشیێک بینی بە دەیان ساڵی تر بمێنێتەوە لەسۆ بۆ دەیان ساڵی تر زەرەر بدابە وەک پێم وتی ئێمە پرۆژەیەکی حکومیمان هەیە لە ئێستادا وەستاوە پێویستی بە نۆژەنکردنەوە و خستنەوە سەر ئەویش گرفتێکی گەورەی هەیە ینی پەیوەندی بەوە نییە کە هەوڵمان نەدا هەوڵی جدی بۆ درراوە دووەمیان پرۆژەیەکی ئەهلیمانەیە هەردووکیانیش ناکەن ناچاری تۆ بۆ پڕکردنەوەی ئەو حەقی خۆیەتی بەڵام ئێمەش هەوڵمان داوە کە ئەمانە بخرێتەوە سەرکارکردن هەتا لەو بەڕێزی کە پەنجەماسی ناوخۆی هەیە من پەیوەندێکی زۆر نزیکم هەیە لەگەڵیا کە بەردەوام تەشجیعی ئەەکەین مامۆستا هەوڵ بدە چی بە ئێمە ئەکرێت لەگەڵتان بۆنمونە تۆ بەس ئەمە بخەرەوە کات بتانی هیچ نەبێ ئەگەر تۆ لە 150 پەنجەماسی ژابینکەری بۆ ئێمە سەرکەوتنە ناچار ناشتوانین ڕێگر بین کە تۆ نەتبێن پەنجەماسی بدەیت ناشتوانین ڕێگر بێن لەکوێ بیهێنێ جاوی لە هەولێر لە شارەکانی هەرێمەی هێنێ لەوە ئەچێ لە ئێران بیهێنێ چێ لە خوار و ڕێگر نین بەڵام هەموو پاڵپشتێکی شەکەین کە ئەوانە بکەونەوە ئیش بۆ ئەوەی بنیە تەحتیەکەی خۆمان دروست بێت جێگەی دەستخۆشیە زۆر سپاس باڕوونکردنەوەکان سپاس بۆ جەمال حوسێن والی بەڕێوەبەری سامانی ئاژەڵی سلێمانی